یەکەم مەرجیەکێتی بۆ پێکهێنانی حکوومەت لەگەڵ پارتی ئاشکرا بوو. یەکگرتوش قسە لەسەر بەشداری حکوومەت دەکات. هاوسەرۆکی گشتی دەم پارتی داوای لابردنی گۆشەگیری سەر عەبدوڵڵا ئۆجەلان دەکات. وادەی ڕەوانەکردنی لیستی مووچەی مانگی دەی فەرمانبەران بۆ بەغدا ئاشکرا دەبێت. لاکۆبوونەوەی دوێنەی مەکتەبی سیاسی یەکێتی لە پەراوێزی ئەنجامەکانی هەڵبژاردن بڕیاردرا کە ئەم جارەیەکێتی لە نێوان پۆستی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم یەکێکیان وەربگرێت. باگوێرەی زانیاریەکان یەکێتی هەر لە کۆبوونەوەکە بڕیاری داوە کە ڕازی نەبێت سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم وەک پێشوو لای پارتی بمێنێتەوە، بەڵکو داوای کردووە یەکێک لە پۆستەکان بەتایبەت سەرۆکی هەرێم بۆ یەکێتی بێت. ئەمەشیان کردوتە مەرجی سەرەکی بۆ پارتی لە پێکهێنانی کابینەی دێم. جێی باسا دکتۆر محەممەد ئەحمەد کارگێڕی ئەنجومەنی جێبەجێکردنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە دیدارێکدا لەگەڵ میدیای فەرمی حیزبەکەیدا و لە وەڵامی پرسیاری ئەوەی ئایا یەکگرتوو بەشداری لە حکوومەت دەکات یاخود ناڕایگەیان میکانیزمەی ئێستا نەخێر ناتوانین بەشدار بین. ئێمە تاوەکو نەزانین و دڵنیا نەبینەوە کە حکوومەتێکی گەندەڵ نەبێت، حکوومەتێکی خزمەتگوزار دەبێت و لە بەردەم بەرپرسیارەتیدا دەبێت. ئەو کات قسەیەکی دیکەی لێ دەکەیت. جێی باسا بەپێی زانیاریەکانی ستاندەر ئەگەری زۆرە یەکگرتوو ببێتەوە ئۆپۆزیسیۆن. هاوسەرۆکی گشتی دەم پارتی لە وەڵامێکدا بۆ قسەکانی سەرۆکی مەهەپا دەربارەی پێشنیاری هەڵگرتنی گۆشەگیری لەسەر ئۆجەلان ڕایگەیاند گۆشەگیری لەسەر لابەرن با ئۆجەلان دەرکەوێت و قسە بکات. هاوسەرۆکی گشتی دەم پارتی لە کۆبوونەوەی فراکسیۆنەکەی لە پەرلەمانی تورکیا وەڵامی قسەکانی دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپەیدایەوە و ڕایگەیاند بهێڵن گۆشەگیری سەر عەبدوڵڵا ئۆجەلان ناچێت و دەرکەوێتەوە و قسە بکات. هەمووان ببینین ئەو چی دەڵێت و ئێمەش دەمانەوێت پەیام و بۆچوونەکانی بزانیت. ناوبرا و ئاماژەی بەوەش کردووە بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە تورکیا پێویستە ئۆجەلان وەک لایەنێکی سەرەکی هەژمار بکرێت. چارەسەری پرسی کوردیش لە پەرلەمانی تورکیا. تاوەکو ئێستا وەزارەتی دارایی هەرێم لیستی مووچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێم ڕەوانەی بەغدا نەکردووە. ئەو کاتوا بڕیارەکە لە هەفتەی داهاتوو وەزارەتی دارایی هەرێم لیستی مووچە ڕەوانەی بەغدا بکات و ئەگەر هیچ گرفتێک لە لیستەکەدا نەبێت ئەوە بەغدا زووتر پارە دەنێرێت و تا کۆتایی ئەم مانگە دەست دەکرێت بە دابەشکردنی مووچەی مانگیدا. بە گوێرەی زانیاریەکان لیستی مووچەی مانگی دەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕەوانەی بەغدا نەکراوە. ئەوەش بەهۆی ئەوەی وەزارەتی دارایی دەیەوێت بە جۆرێک لیستی مووچە ئامادە بکات کە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە داوای لێکراوە بۆ ئەوەی ڕاستەوخۆ پەسەند بکرێت.